ئەم جارە سەرنجتان بۆ کارەساتێکی پڕ تراژیدی ڕادەکێشم. ئەمەی دەیبینن پاشماوەی پێستی ئەو مناڵە تەمەن ساڵ و هەژمانگەیە کە بەر لە 2 ڕۆژ بەهۆی کەوتنەوەی ئاگر لە یەکێک لە چادرەکان لە کەمپی ئاشتی گیانی لەدەستدا. هەواڵی تراژیدیای مردن و سووتانی چادری پەنابەران یەکەم جار نییە خەڵکی ڕاچڵەکێنێت لە هەرێمی کوردستاندا. لە تازەترین ڕووداویشدا 2 ڕۆژ بەر لە ئێستا بەهۆی سووتانی چادرێکەوە لە کەمپی ئاشتی لە عەربەت کە 3 منداڵی تێدا بووە و دایک و باوکی لە ماڵەوە نەبوون، مناڵێک بە تەواوەتی سووتا و بوو بە خەڵووس. چووم تا دوکانێک کە تۆزێ دوورە لێمانەوە بۆ ئەوەی هەندێک پێداویستی بکڕم. دوان لە منداڵەکان دانیشت بوون و بچووکەکەم خەوتە بوو کە گەڕامەوە بینیم ئاگر بەرز بۆتەوە. ڕام کرد بۆ سۆراغی مناڵەکانم بۆ دەرەوە، گەڕامەوە ژوورەوە کە بینیم لە ناو چادرەکەدان منداڵێکم سووتا و دوانەکەی تر دەرکراون. ئەم ژنە پەنابەرە لە پاڵ گێڕانەوەی کارەساتەکەدا داواکارە حکوومەتی عێراق هاوکاریان بکات بۆ گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان. ئێمە دراوسەی ئەوانین سیرکە مناڵەکان دەگرین بۆیان لەو دەرگایە هاتینە ناوە بانگی دراوسەکانمان کرد چوین ئەومان هێنا و دەستمان کرد بە کوژانەوەی ئاگرەکە. ژیان معاناتە، هەر ڕۆژە و چادرێک ئاگر دەگرێت و مناڵەکانمان دەسووتێن. وەڵڵا دەمانەوێ بگەڕێنەوە بۆ شوێنی خۆمان، بەڵام ئاوەدانی و ئەمانمان نییە لەوێ. بە پێی وتەی بەرپرسانی کەمپی پەنابەرانیش هێشتا چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەن سەبارەت بە هۆکاری ئاگرکەوتنەوەکە، بەڵام ناشی شارێتەوە بەشی زۆری کەیسەکانی سووتان بەهۆی شۆرتی کارەباوەیە. لە کاردان بووان بۆی ئەم کارەساتانە کەم کرێتەوە. قسەشمان کردووە لەگەڵ کۆچ و کۆچبەرانی عێراق و پێشتری شەر ئاگادان کونەکەوە ئاگاداری خێزانەکەەوە تەوعەیەکرێن بە بەردەوامی بۆی ئاگان لەخۆیان بێ، بەڵام بەداخەوە هەندێکیان گوێڕایەڵ نین، وار بەکارێنن هینی هیتەر نییە. زۆربەی کارەساتکان بەهۆی شۆرتی کارەباوەیە. بەپێی ئامارەکان 1660 خێزان لەم کەمپە دانیشتەجێن کە دەکاتە نزیکەی 10,000 کەس و بەشێکی زۆریان خەڵکی شارەکانی تری عێراقن و بەڕێگەز عەرەبن. داواکارن حکوومەت هاوکاریان بکات بۆ گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.